سڵاوتان لێبێ بەڕێزان. ماسی یەکێکە لەو خواردانەی کە داواکاریی زۆری لەسرە لە بەتایبەتی لەم ساڵانەی دواییە خەڵک زۆر خواسی لەسەر خواردنی ماسی هەیە بە چەند جۆرێکی جیاواز بە برژاندن سوورەوەکردن و هەندێک جۆری تایبەتتریش. من دەمێ بەنامەم جارە لەسەر ئەو جۆرە ماسیانی کە لێرە خەڵک بەکارێنێت چ جۆرێکی کە خەڵک داواکاری زۆر لەسرە ئەو جۆرانی ماسی و نرخی ماسی چ شتێک کاریگەری لەسەر ماسی هەیە لەگەڵ بەشێک لە ماسی فرۆشەکان قسە بکەم و ئەو مشتریانیش کە دێن بۆ ماسی کڕین بزانم لەسەر جۆرەکانی ماسی و تامی ماسی و نرخی ماسی چیمان پێڵێن ئەوەش بینەری بەنامەکەمان بن فەرموو. زیاتر ماسی بەوە ناسراوە لە وەرزی زستانە خۆشترە. ئێمە لێرە سێ جۆر ماسیمانەیە ئەکارب و ئەسەلەمون و لەگەڵە قاشنەیە. خۆ دەستی چاکردنی ماسی دەیە کاتی خۆی بوومان بەڵام مثال لە بەحر بڕاوی ناوە دەتگلێت لێ ناکەن بڵێن ترشی زۆر پێوە کەی بڕۆ بە نار وەستایە شتانە وێکێ هینی هەبێ قودرەتیەوەی هەبێ بیخوا بە تاکید هەفتەی دوو ڕۆژ سێ ڕۆژ زۆر زەرورە. لەوەتەی دۆلار بەرزبووتەوە ئەلف گرام بۆ ئەبێ ماچەکەش هەر گرام بفرۆشی. زیاتر لە چ وەرزێکا ماسی بەکارێن؟ وەڵای عادەت هەموو وەرزەکان بەڵ تا چەند حەسان لە چ جۆرە ماسیەکە چ جۆرێکی زۆر بەکارێن؟ وەڵای شخصی خۆم حەزم لە ماسی سەلەمونە. سەلەمونە ئەمە ئێرەش کە داوات کردووە سەلەمونە؟ بەڵ ئەوەی کە ئەبینین لێرە خەڵک زیاتر ماسی بە برژاندن حەز لێەکە ئێوەش هەر بە برژاندن داواکەن یاخود خۆشتان دروستێک یەکەم لە ماڵەوە دەتوانین دروستی بکەیت؟ تقریبا بە سوورکراوەی من زیاتر بە سوورکراوی حەزم لێ وەک خۆم. بەڵ لە ڕووی نرخەوە نرخی ماسی چۆنە لای؟ لە ئێستا خراپ نییە ماسی سەلەمون بەو کوالیتی 3 کیلۆی بە و مەبلەغە خراپ نییە باش مایە پێش گرام بەس ئێستا زۆر باش. چەند بوو لەمە پێ؟ ئێستا مە کیلۆی بە حوتینی بەس مایە لەمە پێش جۆرەکەی گەیشتووە ئەزام 10,000 12,000 میوەکە بە برژاندنەوە یا بەس بەبێ برژاندن؟ بەس کیلۆی بە کاڵ یانی کیلۆی بە 7,000 جگە لەم ماسیانەی کە ئەم حەوزانەیە ماسی دەریاچەکانی خۆشمان ینی بەکارێنن دەریاچەی دوکان و دەربەنی وڵای لاشی ئێمەمانە دەستمان بوانە نەگا لاچێ لە خەڵکی کا بێ لە کاتێکا بێنێ بەس ئەمە یەن لەم کاتارم جۆرانە حازرە. هەستەکەی تامیان جیاواز بێ بە دڵنیاییەوە شتی سروشتی خۆشتر و باشتر وەک لە شتێکە لە حەسەن لە حەوزەکانە بەخێو بکرێت. جۆرەکانی ماسیە ناسی؟ نۆ وەڵای زۆر شارەزایم نیە بەس ئەو دوو جۆرەی سەلەمون و ئەم جۆرەی کە ئێستا لێرە هەیە هەیچی تر. بڵێن لە ڕووی تەندروستیەوە باشە ئەمسودی باشە. وەڵای تر بە پێی ئەو لێ کوڵێنانەی کە هەیە لە بەردەستایە بڕێکی زۆر ئۆمیگا-3 تایە کە ئینسان لەشی خۆی ئۆمیگا-3 دروست ناکە بە شوەیە گشتیش بڕێکی ڕێژێک زۆر پڕۆتینی تایە ینی شەوری سوودبەخشی زۆر تایە ئینسان ئەگە بتوانێت بیخوا خراپ نیت. پزیشکەکان ئەڵێن ینی ئینسان ڕۆژانە یان لە هەفتانە لایەنی کەمەڵێن دوو جار بیت. بەڵێ بەپێی ئەو خۆراکێک کە لە ماسیە لەش ئینسان ناتوانێت خۆی دروستیکە ئەگە بیخوا شتێکی زۆر باشە. وتت لە ماڵەوە خۆم دروستیەکەم. لە ماڵەوە زیاتر من خۆم سووریکێ بە حکمیەوەی ماسی سەلەمونەکە ڕێژێکی زۆر پرۆتینی تیا وشکە ئەتر بەتایبەت یەکەرێکی یاریزانیش بێ بەکاری بێنێ زۆر باشە ڕێژەی پرۆتینی زۆرە. ماڵەوە دەسوپلی تویان بەدڵە؟ وەڵام زیاتر بۆ خۆم یەکەوان بۆ خۆیان یەکە. سەلام عەلەیکم. سەلام باشە براکەم بەڕێز. هەر بەدەمیشکردنەوە بزان چەند جۆر ماسی ئەفرۆشن لێرە؟ وەڵای ئەمە سێ جۆر ماسیە فرۆشی. جۆرەکانی چی؟ جۆرەکانی سەلەمون و کارب و قاشنە بەتایبەتی زۆربەی کارب زیاتر سەرفە بێ. زیاتر حەزی لە کار زیاتر کاربەکەی بەڵێ. ئەم جۆرەی کە بەدەستەوەی ئەمانە کامیان؟ ئەمە کاربە بەڵێ. ئەمانە لە کێوە دێن ئەم جۆرە ماسی؟ ئەم جۆرە ماسیانە زۆربەی لە تەقتەق و داغ و خۆ دێن بەس تەقتەق زیاتر سەرفە بێ ماسی تەقتەق. خەڵکی خۆمان وتە حەزی لە کار بەزیات. بەڵێ کاربە بەڵێ. جیاوازی ئەم ماسیانە لەگەڵ ئەو ماسیانەی کە لە دەریاچەکانی بوونم دەربەنی خان و دوکان هەیە چییە؟ وەڵای ئەم ماسیە چەورە ماسی بەحر تۆڵەی ماسی بەحر وشکترە بەس خەڵک زیاتر ماسی کارب بەکارێنێ. لێرە بەس بە برژاندن بە برژاندنێکی بەڵێ. خەڵک لە ڕووی نرخەوە زیاتر نرخی ئەم ماسیانە چۆنە خەڵک تا چەند نرخەکانی بەدڵە؟ وەڵای نرخەکان لەم وەرزە تۆزێ بەتایبەتی ئەم ساڵ زۆر گران بووە گرانی زۆر بە خۆی بینیوە تازە گرانی وا بە خۆیەوە نەبینیوە پار کیلۆی بە 3,000 و 4,000 بوو بەس ئەم ساڵ زۆر گران بووە. چەند ئێستا کیلۆ بەچەند؟ وەڵای ئێستا کیلۆی 8,000 بەڵێ. 8,000ەکە بەبێ برژاندن؟ بەڵێ بەبێ برژاندن. تا چەند کیلۆیی هەیە ئەم ماسیان؟ وەڵای ماسی در ڕۆژی وایە تا 8 کیلۆمانەیە ڕۆژی وایە تا 10 کیلۆمانەیە ئاوا ڕۆژانەیە. لە ڕووی تەندروستی وەڵێن بۆ تەندروستی زۆر باشە لە ڕووی پزیشکی و دکتۆرەکان باس
وەڵی بۆ تەندروستی سەلەمون زیاتر بۆ تەندروستی باشترە چونکە ئەو شەوری کەمترە دکتۆر زیاتر بۆ خەڵکی ئەنووسێ ئەڵێ ماسی سەلەمون باشترین جۆرە بۆ نەخۆشی چ شتێک تاسیری لەسەر نرخدا هەیە نرخواکان نرخەکان دێجا بەرز بێتەوە چ شتێک کاریگەری وەڵی داواکردنە خەڵک زۆر بەکار ئینێنێ سەرفیاتی زۆرترە خۆشمان بەعام حەزیان لە ماسی بەڵێ ماسی جارە سلێمانی زۆر خەڵک زۆر حەزی لێتی لە سلێمانی چەمامە بەڵێ چەمی کوێ زەڵم چ جۆرێک نەگەر هەندێش بۆم باسکە ئێمە ناوی چی ئەوە جۆرەکانی ئەمە پانکەیە ئەوە ڕقەیە ئەوە گەرایە دەنجێکی درێژی تا لاوە سوورەیە ئەمە مشارەیە ئەوە خڕە سوورەیە نەوعێتی زۆرە ماسی باشە ئەمانە هەر لەم قیاسامێنەوە گەورەتر نابن یاخود لێگەڕێ گەورەتر بێت تا ڕبع کیلۆ ڕوا زیاتر نە تا چارەکێک سروشتی ماسیەکە وایە ئەوە تا 10 کیلۆ ڕوە تا چیان لێ دێ ئەگەر بۆ نمونە ڕاو نەکرێن چی لێ دێ ئەو ماسی تا ڕبع کیلۆم گتۆ چەند ساڵە ڕاکەم دەوە گەورەترم نەدیوە نەمگتۆ نە هەرۆم دیوە ئەم تەمانەڵێن ماسی چەم و با بڵێن ئەو دەریاچەکان خۆشترە لە ماسی حەوزەکان ماسی چەم لە بەحرەکەش خۆشترە بەحرەکە لە حەوزەکە خۆشترە لە نرخا جیاوازیان هەیە بەڵێ چەمە نرخی ئەمان چۆنە بۆ نمونە ئەمانە نرخیان فەرقی هەیە ئەوە بە 5,000 کیلو ئەوە بە 9,000 هی حەوزەکە بێ بە 5,000 فەرقی هەیە لە چاوریشا پێم وایە فەرقیان ئامە چاوری کەم ئەمە سروشتی خۆی بەخێوەکە خۆی دروستەکە وەکو ماسی حەوزەکە نییە حەوزەکە بە 2 مانگ پێیەگە ئەوە بە 4 ساڵوای لێ نایێت ئەمە بۆ نمونە ئەم وردانە کاتێک کە چاک بکرێ و بخورێ مو با بڵێن دەرکە وردەوشتیان زۆر ئەمە نیەتی بەس ئەوە هەیەی ئەم دوانە هەیەی بە زۆنی دەرکەکەی خوێمە بەست نەگە خوێ ئەمە سەرپشتەکەی دەرکەوردەی تیان نییە دەرچی پاراستوی دەریەکەی دو تاڵ ئەڵێن لە ڕووی تەندروستیشەوە ئیسفادەی زۆرە ماسی بە برژاوی ئەگەر سروشتی بە برژاوی سفادەی هەیە نەک بە سوودەکراوی بە برژاوی باڵێ سوورەکراوەکە ڕەنگە ئەو ینی پێکاتە باشانێنێ ناوەڵاو پێکاتە ئەمرێ بەو زەیتە ئەمرێ بەو ڕۆنە ئەمرێ وانی بۆ نمونە تۆ لە دەستی خۆتاوی شارەزای لە ناوم جۆرە ماسیانە کامیان تامی لە هەمووی خۆشترە هەڵێ بژێ ئەم وردە هەرزانی چەند نرخەکەی و خۆشتر تامەکەی خۆشە ئەی بۆ ئەڵێن سوورە ماسیش لەزە مەلیشی ماسیەکانە بەڵام لە پشت 2 کیلۆ دوای 2 کیلۆ گەورەتر پشت 2 کیلۆ نا وردەکەشی خۆشە بەڵام هەم دەرکە وردەیە دەستی چاکردنی ماسی دەیە خۆت باڵێ دەسوبلت خۆشە وەستای شتان ماڵەوە بەدڵیانە بۆ نمونە بچن بۆ سەیران چاکی بکەیت دەسوبلی توان بەدڵە بەڵێ ئارەوەڵا زۆر کات خۆمی شۆم گلەیت لێ ناکەن بڵێ ترشی زۆر پێوە کەی بڕۆ بە نار وەستایە شتانە چەندێکە خەریکە میشێک تقریبی 24 ساڵ ئەڵێن ئەم ماسیانەی کە لە چەم ڕاوەکرێ زۆر تامی خۆشتر لەوانی کە لە حەوزەکان تاچیدی ماسی چەم لەکوێ و هینی بەخێوکراو لەکوێ بەس باشە لە ناو ئەمانەی چەمە تۆ دەست هەڵ بردۆ ئەم جۆرەت هەڵبژار هەرێکە و نوعیشی تاقی کردوەوە لە ڕووی تەندروستیشەوە زۆر بەسوود چەمی خۆمانەی تر کێشەی نییە هیچ مەترسیشی نییە ئەوانەی تر کەس نازانێت چ گۆشتێکیانێنێ چ بەڕاستی ئەو وینەی کە یانێ هەمووی لە ماوەی چەند ڕۆژێکا گەورەیەەکە ئەو ماسیە بەس تەنها پرۆتینێکە یانێنە و هیچ تامێکی نییە هیچ تام و چێژێکی نیە و ماسیە گەوران لە ڕووی پزیشکیەوە داواکرێت لە دکتۆرەکان وتویانە لە هەفتەیەکە 2 جار ماسی بخورێ زۆر باشە بۆ ئینسان بەتەئکید ئەگەر بتوانی و وێکێ هینی هەبێ قودرەتی ئەوی هەبێ بیخوا بەتەئکید هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ زۆر زەرورە حەزت لە ئەم جۆرەیە پان کە سوورە ماسی بۆ نمونە ئەو جۆرانی دیکەی ناڵم هەرێکە و ئێستا ئەمەمان تاقی کردوەوە خۆشە ئەوم تاقی نەکردوەوە بزانام خۆشە خۆش نیە لەبەرەوە کە شتێک تام و چێژ لێ وەرگر بەردەوامە بی لەسەر ئەوە ماسی گرفتێکی بە تایبەتی وانی کەوردن ینی هەنێ هەیە ئەم پانکەی تۆزێ دڕکەوردەکەی کەمترە لەوانی تر ئەوەی هینەکەی بە چ جۆرێک زیاتر دروستیەکە وەڵی ئەمانە بە سوورۆکراوی ئەکری عادەتەن ئەبێ سوور بکرێتەوە بۆ برژاندن نابن ئەبێت بە سوورکردنەوەی خۆشتر لە برژانەکەی نوۆشی گیانتان چاوەکەم تۆ خۆت دروستێکە یا ماڵەوە هەڵایتت بە تێکەڵی دەسوپلی چاکردنی هەیە باش ماڵەوە دەسوپلی تۆیان بەدڵە گلەی ناکەن بڵێن ترشت زۆر پێوە کردەوە ڕووبە نار زۆر پێوە نا ئەی خوین
کاکە سەلام عەلیکم. سلام و رحمة الله بخير بتشاور. کەم بزانم چەند جۆر ماسیمان هەیە لێرە؟ والله ئێمە لێرە سێ جۆر ماسیمانەیە. کارب و سەلەمون و لەگەڵ قاشنەیە. لە بابڵی کوردستانی خۆمان هەرم جۆرە بەم سێ جۆرە فرۆشرا یاخود جۆری دیکەش نییە. جۆری ئەیترمان هەیە زۆر ئەوە ماسیە لە بەحری دوکانەوە ئەوەتە لەو بەرەی فرۆشن. جیاوازیان هەیە لە نرخ و لە تام و لەم جیاوازیان هەیە. نرخی ئەم چۆنە و نرخی ئەوەی دەریاچەکان چۆن؟ نرخی دەریاچەکانەوانە گرانەترە لەمە. ئەو گرانترە؟ ئەو گرانترە لەمە. خەڵکی خۆمان لێرە زیاتر لایەوە چ جۆرێکی حەز لێ زیاتر داواکاری لەسەر چ؟ داواکاری لەسەر ئەم کار بێ. بەڵێ ئەم کار بێ. نرخەکانی چۆنە؟ نرخی ماسی چ شتێک کاریگەری هەیە لەسەرەوەی نرخەکە بەرز و نزم پێ بکات؟ نرخەکانی وەڵی نرخەکان هینی ئەو علەفەیە علەف گرانە. فلم کاتەیە ماسی زۆر گرانە. هینیش گرانە علەف لەبەرەوە هینیان نەکردووە گرانە سەرم خەڵکە. کای خواردن و علەفەکەی گران بێ یەکسەر ئۆتۆماتیکە نرخێن ئەوان لە لای خۆیانەوە گرانیەکەن بەڵێ. زیاتر بە چ جۆرێگەی فرۆشن هەر بە برژاندن یاخود شێوازی دیکەشتان؟ ئێمە دوکانی هەجوملەیە ئێرە زیاتر ئێمە بە هەجوملەی فرۆشین. برژانیشمانەیە و بەکاڵیژێ فرۆشین. ئەگەر کەسێک ماسی بێ لێرە بێ پێشتر داوای بکە یاخود هەر ڕاستە خۆ کات بێرە حازم. نا ئێمە زۆربەی مشتەرەکانمان بە تەلەفۆن ئەداوایەکەن. بەڵێ بەڵێ. شوێن هەیە با بڵین وەکو ستافتان لە سەیرانگا و لە با بڵین وێلاکانیان شتیان بۆ بکەن یاخود هەر بە حازری دێن لێرە داوایە؟ وەڵایی ئەوان زۆربەی بەکاڵی ئەیبەن. بەڵێ بەکاڵی ئێمە لێرە بۆیان چاکەین و بە سیارە بۆیانە نێری. لەکوێوە ماسییانە دێن ئەم جۆرانی لەکوێوە دێن؟ ئەم ماسی ئەی تەختەقە. بەڵێ هەمووی ئەی تەختەقە. لە ناوچە عەرەبیەکانەوە هیچ نایان لێرە هیچ ناڕوا بۆ ئەو شارە عەرەبیەکان؟ با ماسی ئێرانی ئەڕوا دەبۆ بەخا. ئێرانی ئەڕوا بۆ بەخا. ئەم ماسی خۆشمان هەمووی ئەی تەختەقە. ماسی ئێرانیش دێتە هەرێمی کوردستان؟ بەڵێ. بەڵێ ئێستا ئەو سەلەمونمانەیە ماسی ئێرانیە. بەڵێ لە ئێرانەوەیە. تا چەند کیلۆی هەیە ماسی؟ ئەم کار بە وەڵایی لەم کاتەیە تا تقریباً 6 کیلۆ بۆ 7 کیلۆ هەیە. 6 بۆ 7 بەڵێ. چووکیشی هەیە تەمان؟ هەمانە بەڵێ لە کیلۆ هەمانە. ئێستا گەر جاران بێ و مەحسی بەحری خۆمان دوکان و دەربەنیخان ماسیێکی زۆر خۆشە بە تایبەتی سوورە. لە سوورە چیتر هەیە لە دەریاچەکان؟ دەریاچەی خۆمان سوورەی تایە بزەی تایە لەگەڵ مشارە بەعام بۆ جنوب بەچێ لێرە کەس نایخوا هەمووی تامی گۆشتەکەی تۆزێ خۆش نییە. ئیتر بزە و سوورە ئەوانە شتێکی تایبەتن. خڕە حکومەتیشمانەیە و کاتی خۆی لە زمانەی زووە حکومەت خۆی هێنا کردێ ناو بەحرەکەوە ئەو شەرماسیەکی خۆشە بە تایبەتی. هەیە لەگەڵم ماسیانەی کە پەروەردەکرێت؟ بە تاکید ماسی بەحر لە ژینگەیەکی پاکترە ئەژی بە ئارزوی خۆڕە ئەژی بەڵامی حەوزەکان ئێستا خۆی ماسی حەوزی جنوب خۆشترە تاوەکو هی لای خۆمان لەبەر ئەوەی ئەوێنە ئاوەکەی تۆزە سوێرە و بە تایبەتتر خۆشترە بەڵام ماسی بەحر لە هەموو شتێ باشترە ئەمڕۆ. خۆ دەستی چاکردنی ماسی دەیە؟ کاتی خۆی بوومان بەڵام میسال لە بەحر بڕاوینەوە. شێوازێکە زانی دروستی؟ وەڵا ئیسا ماسی خۆی ئامەتە ئیسا بووتە بە برژاو ئەگینایمە کاتی خۆی سوورەکردنەوەی هەیە پیشاندنی هەیە بەس ئێسا عام هەر برژاندنەکەی لەنا ئێسامە خۆمان لە ماڵ خۆمانە بیکەین زۆرجار حەزمان لە پیشاندنەکەی. جار پیاوانیش بۆ خێزانەکانیان خۆیانەی برژێنن بەزدان ماڵەوە دەسوپلی تۆیان بەدڵە بۆ نا ئێستا من هەر فێری ئەم شوێنە بووم لێرەوە بەیانە بەم وەڵا لێرە بە تایبەتی ماسیێکی جوانیان هەیە منە خۆم چەند جار خەڵکی دانیشتووی هەڵەبجەی تازەم هەر جارە پێویستم پێ بێ لێرە تەلەفۆنەکەم بۆ منێرنەوە بۆ ئەوی. لە ڕووی تەندروستیەوە دەڵێن سوود و شتی پزیشکی زۆر باشی تایە بۆ تایبەتمەندیەکی زۆری هەیە خاستن جارێ بۆ چاو بۆ جسم و شتێکی زۆر تایبەتمەنددارە وەڵام من زۆری سپای من هەفتانە ئەگەر هەفتەیە نوێ خۆم 2 هەفتە جارێ لێرۆی بەم و بۆ ماڵ چ وەرزێکا زیاتر ماسی زیاتر لە پاییز و زستان تاوەکو دەمە و بەهار باشە هاوینانتر تۆزێ وەرزە ساردەکانە بەڵێ وەرزە ساردەکان ماسی بە تایبەتی زۆر خۆش. زیاتر ماسی بەوە ناسراوە لە وەرزی زستانە خۆشترە. ئێمە لێرە سێ جۆر ماسیمانەیە کارب و سەلەمون و لەگەڵ قاشنەیە. خۆ دەستی چاکردنی ماسی دەیە؟ کاتی خۆی بوومان بەڵام میسال لە بەحر بڕاوینەوە دەتگلێت لێ ناکەن بڵێن ترشی زۆر پێوە کەی بڕۆ بە نار وەستایە شتانە وێکێ هینی هەبێ قودرەتی ئەوی هەبێ بیخوا بە تاکید هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ زۆر زەڕورە. لەوەتەی دۆلار بەرز بۆتەوە ئەلف گرام بۆ ئەبێ ماچەکەش هەر گرام بفرۆشی.
ئەو ماسی کە زیاتر لێرە بەکارێت ماسی کاربە لەگەڵ کاربەکە چەند نوعێتی ترمانەیە نوعێتمانەیە هیچ چەمە بەڵام ئەوە خاص کۆمەڵێک کەسەی خوات کە ینی حەز و خولیای بۆ جۆرە ماسیە هەیە بەڵام لە هیچ چەم ینی لە دەریاچە و چەمەکانە دەریاچە و چەمەکانی خۆمان ئەو ماسی کە زیاتر لێرە بەکارێت ماسی کاربە هەم لە ڕووی تەندروستیەوە باشە بێزیانەوە هەم ماسێکی خۆش و بەچێژیشە ئەم کاربە بێ خۆتان پەروەردەیان بکەن خۆتان گەورە بڵێ هی حەوزە بڵێن زیاتری حەوزە بەکارێت ئێستا بەرهەمی ناوخۆیمان هەیە بەرەمە ناوخۆیەکەشمان زیاتری تەختەقە هی داقوقە بەڵام لە ئێستا زیاتر ماسی تەختەق ماسێکی مەرغوبە بەهۆی پاکی ئاوەکەی و سازگاری شوێنەکەی و جۆری بەخێوکردنەکەی ماسیەکەی زیاتر گەشاکات زووتر پەروەردە ئەبێت ئەکەوێتە بازاڕەوە حەزی لێتی زیاتر حەزی لێتی وە لە ڕووی تەندروستیشەوە مای سەلەمونمان هەیە بەڵام چەند پرۆژێکی کەممان هەیە لە کوردستانە بەهۆی ئاوهەواکەمانەوە چەند پرۆژەی کەممان هەیە لە دەربەنی خان لە ژاڵەنا و هەمانە لە بناری قەندیل و ئەمانە چەند پرۆژەیەکمان هەیە لە قەڵات زێ هەمانە لە شوێن پرۆژانە زۆرن ینی کە لە شوێنەکانی دیکەش بکرێنەوە زیاد بکەن تێچووەکەی تێچووی هەیە بەڵێ تێچووی هەیە و تێچووی هەیە بەڵام وەکو ئەوە زیاتر ئاوهەواکەی دەورە بینێت سەلەمون لە ئاوی سازگار و سارداژی خۆشمان بە حکمی ئەوەی کە شوێنێکی وەها زۆر سارد و ئەوەمان نییە سەلەمون تیا ناژی زیاتر لە پێنج شوێنەژی لە دەربەنی خان لەم شوێنانی کە ئاوهەواکەی وەکو تام چ جۆرە ماسێکیان خۆشە خۆت ئێستا لە ناو ئیشەکان وەکو تام ماسی کارم زیاتر ڕغبەتێ زۆری لەسەرە و زیاتر سەرفێتی هەیە و چەورترە ماسیەکە سەلەمون لە ڕووی تەندروستیەوە ماسێکی وشکە کەمێک ماسێکی وشکە بۆ خواردن بەڵام لە ڕووی تەندروستیەوە ئیسفادەی زۆرە ئەو جۆرەیان کاڵێن مویتیاکەمە ئەوە چ جۆرێک جۆری سەلەمونە تەنها بڕبڕی پشتی هەیە بڕبڕە گەورەکە درکی کەمە درکی وردی کەمە نیەتی کاکشوان چ شتێک تاسیری لەسەر نرخی ماسی هەیە زۆر جارە بینی نرخ بەرز دەبێتەوە خەڵک لە یەکە هەندێک جارێتەوە خوارد چ شتێک کاریگەری هێوا نرخ بەرز و نزمی پێت خواست لەسەری کاریگەرە بە دەرەجە یەکەم کە خواستی لەسەر بوو عادت بازار لە بازار شتێکم بوو گرانە بێت بەڵام لە ئێستا ئەم گرانی ئێستا پەیوەندی بە خواستەوە نییە خواستیشی لەسەر زۆر نییە بەڵام علەفەکەی علەفی ماسیەکە گرانە دۆلار هۆکاری سەرەکیەتی بۆ ئەوە جاران تەنێک ئاڵف بە 4 وەرەقەونی و بە دۆلاری 120 بوو بەڵام ئێستا تەنێ ئالف بە 8 وەرەقەیە 8 وەرەقەکەش بە 147,000شکێتەوە ئەمەوە دوو بەرامبەر بەرز بووەتەوە بەر زیاتر بەرز بووەتەوە علەفەکەی ئەوە هۆکاری سەرەکی گرانی ماسیە لە بازاڕە ئەم ماسیانە کە ئێوە هێن چەند ڕۆژ لای ئێوە پەروەردەیانەکەن تا گەورە لای ئێمە وەکو خۆمان ئێمە زیاتر 2 ڕۆژ زیاتر ئیدارە ناکات بەڵام بۆ پەروەردەبوون ماسیەک تاوەکو پەروەردە بێت 6 مانگەوێت 6 مانگ و نیوێت شێوازی خەڵک زیاتر داوایەکە بە برژاندن یا بە کاڵی بەچی زیاتر بڵێن ئەوەی کە ڕاتە دەرەوە بۆ سەفرەوە ئەوانە زیاتر بە کاڵی بن بەڵام وەکو برژاویش زیاتر بە برژا و بە خەڵوس ماسیانە تا چەند کیلۆی ئەڕۆن بۆ نمونە ئەگەر ماسیەک لێ گەڕی ینی سەری نەبڕون چاکی نەکەن تا چەند کیلۆی گەورە ئەم ماسیە تقریبان لە حدودێکە ئەوەستێ تقریبان تا 10 کیلۆ 12 کیلۆ زیاتر ناڕات زۆر بەکەمی بەڵام خواستی لەسەر کەما گینا زیاتریش ئەڕات بەڵام خواستی لەسەر کەما تا ئەو حەدە خواستی لەسەر لەوە زیاتر تامەکەی ناخۆشە بێ مەبەستەوە یان چی خواستی لەسەر نیێت گەورەیە یعنی 10 کیلۆ بۆ عایلەیەک زۆرە خواستی لەسەر کەمە بێت وگوتت نرخی دۆلار و نرخی علەف کاریگەری هەبوو بەس وەکو وەرز چ وەرزێک خەڵک زۆر داواکاری لەسەر ماسی زیاتر ماسی بەوە ناسراوە لە وەرزی زستانە خۆشترە ساردەکان وەکو لە وەرزە ساردەکانە بۆن ساردی نییە کەمتر بۆن ساردیە ئەوەیە زیاتر مەرغوبە وەرزی بەهار کە وەرزی چوونە دەرەوەیە لەوەی شەر داواکاری خواستی لەسەر زۆرە لە وەرزی بەهاریشا خواستی لەسەر زۆرە خەڵکی باتە دەرەوە ماسیە سوورە حەزم لێتی بڵێ ماسی سوورە لە دەریاچەکانە هەیە خۆ لێرە ماسی نییە نەوەڵا لێرە ئەگەر هەست بێ گرانە گرانە بگۆچرێت ئەو ماسی سوورە لە دەریاچەی دوکان و دەربەنی خانە بڵێ لەوێ بڵێ جیاوازی چیە لەگەڵ ئەم ماسیانەیە ئەو ئی بەحر قەوزە و شتی قەوزا خوات بڵێ ئەوەی ئێرە علەف و شتیێنێ بۆیە تامەکەی فەرقی هەیە ئەمانە ئێرەش بەکارێن بڵێ کامیان خۆشترە لە دەمانەی ئێرە وەڵا لەمانەیە کارە خۆشە خراپ نییە سامر ڕۆژانەی بەم بۆ وانە لەوانە لە کەبابخانە ئەیکەن بە شیشەوە بۆکو شیشەی برژێنن بەڵێ بۆکو تکە حەزی لێکەن جا خەڵکەکەش حەزی لێکە لەبەرەوەی زەرەری نییە ماسی لە ڕووی تەندروستیشەوە زۆر باش زۆر باشە بۆ نەخۆشی ژیوای نەخۆشە حەزیشی پێ ناخورێت ماسی بۆ سوورەکەنەوە یان بەتکە
بە سەفەری بۆ یێبن بۆ ماڵان گۆشتی ماسی وەکو گۆشتە سوورەش نییە گۆشتی سووری ئاژەڵ نییە بڵێ زەرەری نییە. ئەم سوودیشی هەیە هەم لەزەتیشی لەزەتی خۆشترە و سوودیشی هەیە بۆ ئینسان باشە تۆ خۆت دەستی چاکردنی هەیە وڵایی من بەس ڕۆژانەیەم لای ئەمانەی کردم ئیترە بێ هەموو ڕۆژێ بیکڕم و بیبم بۆ وانە بۆ کەبابخانەیەکە داوایەکەن هەموو ڕۆژێ بێ دوو ماسی بەرم بۆ ئەوێ بۆ نمونە لە بەهارانە لەگەڵ ماڵەوەتانە چی بۆ سەیران لەوێ تۆ چاکێکی یارە بێ ماڵەوە چاک وەڵام من خۆم کەبابچی بووم لەو پێش تقریبان 10 ساڵ لەمەوە پێش کەبابچی بووم حەزیشم بەو جۆرە تکە برژان و ئۆشتانەش هەیە بە شێوازی دار و ئەمانە تەمان دایم شتی دار لە هەموو شتێک خۆشترە دار و خەڵوس خەڵکەکە تامولەزەکەی لەوایە برژاندن سوورەکردنەوەی هەیە لە ناو وڵاستا من ئەزار بۆ باوکم سوورەکەمەوە لە ماڵەوە ئاو کە ماسی شت دەبەمەوە ئەڵم ئەوە بخۆ لەبەرەوەی تەمەێکی هەیە و پیرە هەموو حەزی لە ماسی هەیە بەس بە زۆری باوکم حەزی لە برنج و شلەیە زار ماسی بۆ سوورەکەمەوە لە ماڵەوە ماسی بۆ شلە نابێ نەوەڵا بەس لە جنوبە ئەیکەن بە شلە بەڵێ وشیشی یەکەنەوە ئەوان مشکراوە ینی بەڵێ ماسەوە لە بچۆل ئەرۆڵا خۆم لە کاتی خۆی عسکەر بووم لە بەسرە سوتفە لە ماڵێک وتیان وەرە نان خۆ داوەتیان کردم ماسی شلەکەی ماسی بوو ماسی و برنج بڵێ چۆن بوو تامی خۆش بوو هەندێک خەڵکەیە تۆزە حەزەری لێکە ئارەوەڵا بەس ماسی تورکایە ئەو برایم لە تورکیا بوو ئەو ماسی تورکیا زۆر مهمە بچکۆلە بچکۆلە تامی و لەزەتی هەر لە ئەقلا بەدەرە ئەرەوەڵا سەلمونمان هەیە بوونیمان هەیە شەبوت هەیە نەوەی زۆرە شەبوت بوونی و سەلمونەمان لە جنوب زۆر بەکاردێ لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە بۆ ئینسان بێگومان گۆشتی سبی هەموو مریشک ماسی گۆشتی سبیمان هەموو شتێکی زۆر باشە بۆ ئینسان ماسی وەکو گۆشتی بۆ منە ئاژەڵیش نییە خراپ بێ هەم تامیشی خۆشە هەم چاکیشە بوو بەڵێ خواردنێکی سووکە وەک خواردنی قورس نییە گۆشتی سووک خواردنێکی قورسە بەس ئەمە گۆشتێکی سووکە تاسی لە بەشەر ناکە بۆ زەخت بۆ هەموو شتێکی زۆر باشە جیاوازیە ماسیانەی کە لێرەن لەگەڵ ئەوانی کە لە دەریاچەکانە هەند چییە وڵای جیاوازەکەی ئەوەیە ئەم ماسی خۆمان ماسێکی چەورە ماسێکی ڕۆندارە چەورە ماسی دەریا ماسێکی وشکە چەوری نییە ئەگەر دەستکەوێت ئەوە باشترە خواردنی لە ڕووی تەندروستیەوە شتێک تاسیری لەسەر نرخی هەیە هەندێک جار نرخی ماسی زێنی بەرزە بێتەوە کەمە تەنها عەلفە نرخەکەی ئێستا عەلفە تەنها عەلفە نرخەکەی جاری وایە عەلف بە تەنی ملیۆن ڕوبع ملیۆن نیوەک دەکڕین عەلف لەوەتەی دۆلار بەرز بۆتەوە عەلف گران بۆ ئەبێ ماسەکەش هەر گران بفرۆشی عەلفەکە ڕاستەوخۆ نرخی ماسی بەرزە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ماسیەکە هەیە هەر ڕاستەخۆ کاریگەری لەسەر عەلفەکە بێ بەرونە پارێمە پار پێشەوەی دۆلار بەرزە بێت تەنیمان بە 600,000 کڕی ئێستا تەنی بە ملیۆن 200 بە ملیۆن ڕوبع کڕین لەداخۆ ماسیانە تا چەند کیلۆ ینی ئەڕۆن ئەگەر بۆ نمونە ماسیەک عینی نەکەی بەکاری نێنی هەر پەروەردەیەکی تا چەند کیلۆیە وڵای ئەوە کردە سەر ئارزووی خۆت بۆ تێ لەوانجارە تا 7 کیلۆ 8 کیلۆ 9 کیلۆ بەس بازاری تەحملەوە ناکە خۆی سە باشترین ستاندار لە بازارە 2 بۆ 3 خەڵک لەوی نەحەزی لێ 2 بۆ 3 تەڵەبی زۆری لەسەر بۆ بۆنی مەتەعەمەکانەوە لە خزمەتتە چاوەکە سەلام عەلەیک سلام ورحمة الله چەندێکە خەریکی ئیشی ماسی تۆ والله لە 2002 تقریبا نزیکەی 12 ساڵە ئیشی ماسیە بەڵێ لەکوێ ماسیانە لە شوێنەکەەوە دێتە سلێمانی وەری میگوتن والله ئەغلب لە داغ و خۆدێ لە داخۆ تەقتەق لەوێ حەوزی زۆرتر هەیە و لێوە دێن بەڵێ لەورەوە لە تەقە یان لە داغ و خۆدێ چەند جۆر ماسی هەیە لێرە والله نەوعی زۆرەتر نەوعەکان چی کارە بوونیە سلفەرە هەموو نەوەیە خەڵکی خۆمان حەزی لە کام جۆرانەجا والله خۆی ئەگە دەست بکەوێت ئەیسا ئێمە خۆمان ئەغلب کاربیە خۆین بەس ئەگە سوورە ماسی لە کشی باشترە بوونی لە کشی باشترە سوورە ماسی لەم حەوزانە پەروەردە نابێ نابێ ئەبێ پەروەردە ئەبێ بەس تەحموڵ ناو ناکە بێنە یەکسەر مردارەوێتەوە وڵە دەریکە لە ئاوت من نەوێتەوە بۆ ناتوانێت تەحموڵی نییەوە زووی نەوێت ماسی دەریاچەکان لەگەڵ ئەمانە فەرقیان چییە ئەوان بۆ منە چاوی خۆشترە ئەم کارە بوونیە جاران من نەمبینە بەس ئەویت کلۆی بە 25,000 بووەزن ئێستاکە بەس دابۆزی ئێستا داوازی بە 15,000 تۆ ئەتوانی دەستی برژاندنی شتەیە بی برژێنی یان ئەتوانی بیشی برژێنی نەوەڵام من نییە من بەس دەهێنم بۆیرە دێنم بۆ نمونەیسا لە وەرزی بەهار بچی بۆ سەیران لەگەڵ ماڵەوەتان ماسی ببەن کێی برژێن خۆمان دەبرژێنم بۆ دەی برژێن بەڵێ ماڵەوە دەسوپلی تویان بەدڵە بۆ برژان طبعا
یا نەوانەی برژێن نانە خۆمان دەبرێن ماڵ مناڵەکان خۆیانی برن گلەیت لێ ناکەن بڵێن زۆر ترست پێوە کردووە زۆر ڕوبە نردەوە ئەوە ترشی پێوەکەمە ترشی پێوە ناگەین بەبێت ترس بەس بە خۆی لێن خۆی ترشی لێ ناگەی ترشی ناگەی باش نرخیان چۆنە نرخی ماسی چۆنێ وڵای سە تۆزێت باشترە سەرەکەی 8,000 و 9,000 لەناو ماسیەکان تا ئەوە سنج ڕاکێشام ئەوە چ جۆرە ماسی قوربانەوە مارماسیە بەڵێ ئەمە خەڵک داواکاری هەیە لەسەری یان جۆرە حەزەرەکات قوربانە ساوای لێ هاتووە خۆی زوو خەڵک نەیە خواردنەوە مارماسیە بەس ساوای لێ هاتووە زیاتر دکتۆرەکان کە بۆ خەڵکی نووسن بۆ ڕۆماتیزمە و ئێسقان و پشتێشە و بۆ ئەو شتانە بەکاریێنن خەڵک زۆر داوایەکەن پزیشکەکانی نووسن سوودی زۆر بەڵێ سوودی زۆر زۆر ئارەوەڵام ئەمە تۆ هەموو جۆرە ماسیەکان هەیە ئەو مارماسیش بەس لای تۆ بین لە شوێنەکانی دیکەن بەڵێ قوربانەوەی نەوعی ماسی هەبێت مەسەرەن لە لای خۆمانە هەبێت و لە بەحر و لە چەمە لای من لام هەیە و لام دەزەکەوێت و لەبەردەستە ڕاویانەکە یان کرد نا من ئەیان کڕم بۆ مێنن مەسەرەن ڕاوچیە چێ ڕاوەکە لە شار باژەر لە دوکان لە ئەی دەربەنی خان کەمتر لیان وەرەگرم و لێرەی فرۆش نرخی ئەمانە گەر بۆم باسکەی هەرێکان کیلوی بچەند قوربانە ئەوە بە 3,000 ئەوە دوانی بە 5 ئەوەی ئەولا بە 4,000 ئەمە بە 5 و بە 6 و گەورەکەی و ئەو گەورانی لێ بە 8 و بە دێ و ئەمە تا چەند ڕۆژ بمێننەوە ئاوا ینی هەر بە کەڵکی خواردن دێ وڵا قوربانەمە ئێستایتر ئەگەر نەفرۆشێ بۆ ڕۆژی دوایی کەڵکی خواردنی نامێنێت خراپە بێت تێگەچێت زوو تێگەچێت ئەم ماسی وردانە خاستەن وردەکان زوو تێگەچن گەور بۆ نمونە بیبیتەوە لە بەفرگرا لە مژەمیدا ئەوانە هەڵی بگری بۆ ڕۆژی دواتر بۆ کەسێکە بیوە بیکڕۆ بیباتەوە بۆ ماڵوانێت توانێت مەسەلەن بیشواتەوە بیبە لە ماڵەوە لە مژەمیدا بیکاتە فرێزەرەوە بیبەسێت هەچ کاتێ تااقەتی لێبوو دەریێنێت و وەکو مریشک بیکاتەوەوانێ و حازریکا بیخوات جۆرە مارماسیە ئەوە زیاتر بۆ برچاندن ئەبێ یاخود بۆ سوورەکردنەوە و هەندێک جۆر ئەبێ پێسەکەی لێ بکەیتەوانە کە پێسەکەی و لێ کردوم جا پارچە پارچەیەکە ئەگەر بدەوێ وەکو سنگی مریشگەکەی بە شیشەوەی برژێنی ئەگەر بشتێ لە ڕۆنا سووریەکەی تۆ عینی وەکو ماسی لە تاواکە سووریەکەی تۆ دەرکوشتیتیانە بەس دەرکی سەرپشتەکەی دیاوتەوە ینی دەرکی وردیتیانە بەس سەرپشتەکەیانە بەس بڕبڕەکەی پشتی هەیە و تەوا ینی خەڵک بە گرنتی تاقیب بکاتەوە دێتەوە بۆ یەک دنە کێشەی نیەوە یەک جاربی خوارد ئێتر جاری دوای هەم دیزیێتەوە بۆی ئەمە ماسی بەحرە ئەمە نقەیە نقەی پێڵێن ئەمە مارماسیە ئەمان بارەسوورە و گەورەیە هەر نقێ ئەوە سوورە ماسی بەحری دوکانە ئەمە ماسیەوە ئەوە سوورە ماسیە بەڵێ خۆشترین ماسی ئەو نوعێتەوە سووری بەچەنە بەسەر لەم کاتەیە کیلۆ بە 12,000 بەڵێ کیلۆ دەرەچێت تقریبا گەورەکەیان ها تقریبا 8 کیلۆ لەو دەورەیە ئەوە بۆ نمونە خەڵک داوای بکە ئاوا بە کاملیە بێ بیفرۆشی یان ئەیکەن بە چەند بەشێ ئیسا ئاوا بە کاملی هەشە بە دوو نەفەرەی کڕێ ئاوا هینێکە هەشە یەک زەرامەی بات جاری واشە ماسی گەورەمان بووە لە تێکین بە پارچەی فرۆشی دەڵێنەوە گەورانە دەرگەکەیشی گەورەیە بە ئاسانی ینی هینەکرێت بەڵێ قوربان بەڵێ تڕکی گەورەیە بەڵێ ئەوانە ئەم مارماسیش تازەیە خەڵک حەزەری لێ ناکە کە ناوی ماری پێوەیە مارماسی وڵایی لەوە پێش کەس نییەخوا بەلی سا خەڵکە واسەری تێ ناوە زیاتر یانی تامیشی زۆر لە ماسیەکان خۆشە تامیشی ینی بەڕاستی زۆر خۆشە مارماسی تامی زۆر خۆشە لە ماسی زیاتر بگرە زیاتر خۆشە وەکو دەرکوشتی هەیە دەرکی ئەم سەر پشتێتی ئەم سەر پشتێ دەرکی بێت تۆ پاشەکەی تۆقلەکەی لێ ئەو پێسەی لێرەوە دیارە دەرگەکەی بەڵێ بەڵەوە دەرکەی ئاوا دیارە دوای لەکەی تۆ هیچ دەرکێکی نییە و سەر پشتەی دەربێنی تر دەرکی وردیتیان پێسەی لەکەینەوە ئاوا وەکوین پێسەکەی لەکەینەوە و دەرکانەی پێوە نامێنێ و زۆر خۆشە تامیشی زۆر خۆش لەنا ئەم جۆرانە کامیان خواستی دڵی خۆتە کامیان حەز لێ ئەو سوورە ماسیە ئەوە سوورە ماسیە پێڵەن شەبوت خۆشترین جۆری ماسی ئەمە لای ئێمە گرانترین جۆری ماسیشە ئەمانە کڕیا خۆت ڕاوێنە ئەمانەی بەحرە ئێمە کڕینەوە بەڵامانەکان لە بەڵامەکان یەکڕینەوە و یا خۆمانەشی بۆ سەر بە حەجار وای خۆیان بۆمانێنن بۆ ێرە ئاوا دەست و پلی چاکردنی ماسیت هەیە خۆت بەڵێ قابل لە 22 ساڵ ئەمە هیچ مەتۆڵی دەستمانە بێ من لەگەڵ ماڵەوە بچی بۆ سەیران تۆ چاکێکی لەگەڵ برادرانە بڕۆی ئایدی تاشید بەڵێ زیاتر بە چ جۆرێک خۆشن ماسی زیاتر وەڵی ئێمە زیاتر بڵین ماسی برژاوە خۆین زۆر کاتیسە بۆ برژانەکە ئیسفادەی هەیە سوودی تەندروستی باشی تەندروستی زۆر باشە چکە ئەم ڕۆنە خۆ دەزانی چی بە خەڵک نایڕۆن هەم زەیت و ڕۆنەی چی بە خەڵک نایە زیاتر بە برژاوی ئیسفادەی لەکەی چی حەج وەرە ماسیەبەری بیبرژێنی ئیسفادەکەی باشتر نەخۆش بۆ کەسانی نەخۆشن زۆر جار پزیشکەکان وەکو چارەسەر ماسیان بوو بەڵێ ماسیامون سێ بە برژاوی بیخۆن نەک لەناو ڕۆنە
زیاتر ماسی بەوە ناسراوە لە وەرزی زستانە خۆشترە. ئێمە لێرە سێ جۆر ماسیمانەیە کاربوو سەلەمون و لەگەڵە قاشنەیە. خۆ دەستی چاکردنی ماسی دەیە کاتی خۆی بوومان بەڵام مثال لە بەحر بڕاوی ناوە دەتگلێت لێ ناکەن بڵێن ترشی زۆر پێوە کەی بڕۆ بە نار وەستایە شتانە وێکێ هینی هەبێ قودرەتی وی هەبێ بیخوا بە تاکید هەفتەی دوو ڕۆژ سێ ڕۆژ زۆر زەڕورە لەوەتی دۆلار بەرزبووتەوە ئەلف گرام بوو ئەبێ ماچەکەش هەر گرام بفرۆشی. بەڕێزان دوو جۆر ماسی ئێستا وەکو ماسیگرەکان و ئەو کەسانی کە ماسی فرۆشن لە دوو جۆر ماسیە ماسیەکەیە کە لە حەوزە پەروەردە ئەکرێت ماسێکی ماسی چەمە هی دەریاچەی دەربەنی خان و دوکان و ئەو شوێنانی کە دەریاچە و چەمی لێ ئێستامانی کە لە بەردەستی منن بۆ ماسی چەمن یاخود دەریاچەی دوکان و دەربەنی خان و ئەو شوێنانەیەگرن جۆریان زۆرە بە تایبەتی لێرە لەوانی کە لە چەمەن سوورە ماسیەیە ماسی پانکە هەیە نقە هەیە جۆری تریشی زۆرە وەکو باسییانە کرد لە ڕووی تامەوە ماسی چەم تام و لەزەتی زیاتر وەک لە ماسی پەروەردەکراوە یا خودەوانی کە لە حەوزەکانە پەروەردەیەکەن بەڵام سەرڕایەوەش ماسی ناو حەوزەکانیش هەر داواکاری لەسەر و خەڵک زۆر حەزی پێەکە لە ڕووی تەندروستیەوە ماسیەکێک لەو خواردانەی کە پزیشکەکان زۆر جار ڕێنماییەکەن کە بە تایبەتی بۆ نەخۆشەکانیان و بۆ هاوڵاتیانش بەگشتی کە لە هەفتەیەک دوو جار ماسی بخورێت لەبەرەوەی لە ڕووی تەندروستی و سوودێکی باشی بۆ لەش هەیە ئۆمێگا-3 تێدایە کە بەشی پێداویستی لەش دابینەکە ئەگەر لە شوێنی دیکەوە ئێمە ئەو پێداویستیمان دەست نەکەوێت بەڵام ناو خواردنی ماسیە تێدایەتی بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە ماسی بە برژاوی سوودە تەندروستیەکانی زیاتر وەک لەوەی کە سوور بکرێتەوە چونکە سوورەوەکردن زۆرێک لەو پێکاتانی کە لە ماسیە سوودی بۆ لەشەیە دەیکوژێ ئەو سوودە ناگەینن هیوادارین هەمیشە بتوانن ئەو خواردانە بخۆین کە لە ڕووی تەندروستیوە سوودی بۆ لەشمان هەیە بە تایبەتی ئەو ماسیانەی کە ماسی چەمن و سوود و قازانجی زیادە بە لەشەگەێنن بەنامەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تورتەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خاتان لا لا من كدوتو